خۆشەویستی خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبدا: من خرج حاجا فمات كتب الله له أجر الحاج إلى يوم القيامة. خۆشەویستی خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم هەر کەسێک بڕوا بۆ حەج لە ڕێگای حەجا بمرێت لە ڕۆشتن و هاتنەوە، پێش حەج بمرێ، دوای تەواوبوونی حەج بمرێ، پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم ئەو کەسە خوای گەورە چی ئەجر و پاداشتێکی بۆ دەنووسێ، چونکە لە ڕێگای حەجا مردووە. خوای گەورە هەتا ڕۆژی قیامەت خێر و پاداشتی حەجی بۆ نووسێ، هەموو ڕۆژێ لە ناو قەبرەکە خێری حەجی بۆ دێ. سبحان الله. جا کاتێککە دەڕۆی بۆ حەج یا بۆ عومرە دەبینی ئەو هەموو خەڵکە مردووە، هەمووی جەنازەکەی دەهێنن، نوێژی لەسەر دەکەن و بە خاکی دەسپێرن. ئینسان دەبێت خەفەت بخوا بگری بۆ ئەوەی کە خۆی بەو شێوەیە ئەگەر خوا نەیمرێنێت. وەڵڵاهی لە کاتی حەجدا 2008 ڕۆژێکیان نوێژی بەیانیم کرد، 35 جەنازان هێنا، 35 جەنازان هێنا نوێژیان لەسەری کرد لە کاتی حەجە. نوێژیان لەسەری کرد. یەکێک لەو جەنازانە کە زۆر تەئسیر لە من کرد، پیاوێکی ڕەشپێز بوو، بەجلی ئیحرام و مردبوو، دای نەپۆشی بوو، ئەو جلی ئیحرام ببنێ دای ناپۆشن. بۆیە ئەو کەسەی لە ڕێی حەجا بمرێ، خۆشەویستی خوا فەرمی صلى الله عليه وسلم هەتا ڕۆژی قیامەت، هەتا ئەو ڕۆژەی نەفخی سوور لێدرێ، خوا خێری حەجی بۆ نووسێت، خوا خێری حاجەکانی بۆ نووسێ. ئەوە ئاخر خێریە.